30 نیسانی 2016 ڕۆژێک پێدەچێت هەرگیز لە یادەوەری عێراقیەکاندا بیر نەچێتەوە، چونکە بۆ یەکەم جارە وڵاتیان گۆڕەپانی خۆپشاندن و ناڕزایەتیەکانیان لە گۆڕەپانی تەحریرەوە گواستەوە بۆ ناو پەرلەمانی عێراق. ئەو ڕۆژە 2 ساڵی تەواو تێدەپەڕی بەسەر ڕۆژی دەنگدانیان بەو خولەی پەرلەمان. لە کاتێکدا خۆپشاندەران چوونە ناوچەی سەوز و باڵەخانەی پەرلەمانی عێراق و وڵەکانی پەرلەمان، پەرلەمانتاران لە ناوبینایی پەرلەمانی عێراقدا بوون، بەڵام لە نێوان هێزانامنیەکان و خۆپشاندەران هیچ جۆرە گرژیەک دروست نەبوو، تەنانەت یەک خۆپشاندەریش بریندار نەبوو. هەرچەند خۆپشاندەران لەلایەن موقتەدا سەدری ڕێبەری ڕەوتی سەدرەوە ئاراستەکران و بڕیاریشیان تەنها لە ڕێبەرەکەیانەوە وەردەگرت، بەڵام ناوچەی سەوز کە شوێنی بڕیاردانە لە عێراق هیچ زیانێکی ئەوتۆی بەرنەکەوت. ئەمەش سەرکردە سیاسەکانی عێراقی بەسەر 2 بەرەدا دابەش کرد، بەرەیەکیان شانازیان پێوە دەکرد و بەرەیەکیشیان بە پێچەوانەوە. هەرێمی کوردستان لە مێژووی خۆپشاندانانەی کە لە ناوچە جیاوازەکانی هەرێمەوە ئەنجام درراوە کەم جار هەبووە گرژی دروست نەبوو بێت و هاوڵاتیان بریندار نەبوو بن یان نەکوژرا بن. بۆ نمونە لە خۆپشاندانەکانی هەفتەی شوباتی 2011 سنووری سلێمانی و هەڵەبجە و گەرمیان ژمارەی خۆپشاندەر کوژران و بریندار بوون و دواتر خۆپشاندانەکان بەهێز کۆتاییان پێهێنرا، ئەوەش نیگەرانی لێکەوتەوە. لە دوایین ڕووداوی خۆپشاندانەکانی هەرێمی کوردستان کە گرژی و ئاڵۆزی لێکەوتەوە، خۆپشاندانەکانی سەرەتایی مانگی دەی ساڵی ڕابردووی قەزاکانی قەڵاتزێ و کەلار بوو، کاتێک لە خۆپشاندانەکاندا بارەگەکانی پارتی سووتێنران ژمارەی خۆپشاندەر کوژران و بریندار بوون. لەلایەکی دیکەوە کاتێک فەرمانبەران و مامۆستایان بەهۆی دواکەوتنی موچە و سیستەمی پاشەکەوتکردنی موچەوە لە شەقامەکاندا ڕۆژانە خۆپشاندن و ناڕزایەتیان ئەنجام دەدا، هیچ پێکدادانێکی ئەوتۆ دروست نەبوو، کەسیش نەکوژرا یان بریندار نەبوو. واتە زۆر جار لە خۆپشاندانەکانی هەرێمی کوردستان بەهۆی تەقەی هێزانامنیەکانەوە یان تەقەی پاسەوانی بارەگا حیزبیەکانەوە خۆپشاندەر کوژرا و بریندار بووە، بەڵام کەم جار هەبووە لە خۆپشاندن و ناڕزایەتیەکاندا هاوڵاتی بریندار نەبوو بێت یان نەکوژرا بێت. لە کاتێکدا هیچ کاتێک خۆپشاندەران لە هەرێمی کوردستان هەڵیان نەکوتاوەتە سەر باڵەخانەی هیچ کام لە سێ سەرۆکایەتەکەی هەرێم، واتە سەرۆکایەتی پەرلەمان و سەرۆکایەتی هەرێم و ئەنجومەنی وەزیران. ئێستا هاوڵاتیان دەپرسن ئەگەر ئەو خۆپشاندانانەی لە 30 نیسانی 2016 لە ناوچەی سەوز کرا کە سەنتەری بڕیاردانە لە عێراق و خۆپشاندەران هێرشیان کردە سەر باڵەخانەی پەرلەمان و چوونە ناو هۆڵی دانیشتەکانی پەرلەمان، پێوەی زیانێکی ئەوتۆ بگەێنە بینای پەرلەمان لە هەرێمی کوردستان ڕووی بدایە، مامەڵەی حکوومەت و هێزانامنیەکان چی دەبوو بەرامبەر خۆپشاندەران؟ هونەر ئەحسان، NRT.